ئەمڕۆ بە پشتیوانی خی گەورە دەستەکەین بە پرۆسەی تیر و پشتی هەڵبژاردننی فەرمانبەرانی گرێبەستی ڕۆژی دەنگدان. ئەم پرۆسەیەکو پێشتر بە بەڕێستانمان ڕاگەیان بە شێوەی ئۆنلاین پێشکەشکرا بۆ هەر پارێزگایەک و تیمێکی پێنج کەسی سەرپەرشتی ئەم پرۆسەیە کات و هەموو ئیشکردنێک لەسەر ئەو داتایانە بە پاسوەردێکی پێنج کەسی واتە پاسوەردەکە دابشکراوە بۆ پێنج بەش هەر یەکێ لەم بەڕێزانە بەشێکی لا بووە بۆ شێوە کاری لەسەر کراوە. لە کۆتایی پرۆسەکەدا هەموو وردەکاریەکانمان بۆ نووسیون بۆ دوایە توانن وەریگرن. ژمارە ئەو کەسانەی کە داواکاریان پێشکەش کردبوو 177,686 کەس داواکاری پێشکەش کردبوو، لە هەولێر 54,663، لە سلێمانی 75,132، لە دهۆک 41,495، لە هەڵەبجە 6,396. ئەم پرۆسەیە دوای ئەوەی کە ناوەکان وەرگیرا و داتاکان وەرگیرا کۆمەڵە پرۆسەسێکمان بەسەرا جێبەجێ کردووە، لەوانە سڕینەوەی هەموو ئەو کەسانەی کە دوای ساعات 4 ڕۆژی هەینی داواکاریان پێشکەش کردبوو و هەروەها ئەو کەسانەی کە زیاتر لە جارێک داواکاریان پێشکەش کردبوو لەبەرەوەی ئێمە هەندێک ڕێنماییماندا هاتوین ئەخیر داتای ئەو کەسە کە زانیمانە دروستە ئەوەمان هێڵاوەتەوە هەموو ئەو جارانێتە کە داواکاری پێشکەش کردووە سڕیمانەتەوە. پاشتر هەر کەسێک هەڵەی کردووە لە زانیاریەکانی کە مەسەلەن موالیدەکەی بەغەڵەت نووسیوە یانی جۆرێک بۆ لەوەی کە جددیەتی پێوە دیار نەبووە یا ئەو ژمارەی کە ئێمە هەمانە ئێمە ئەو کۆدەی کە هەمانە هەشت ژمارەیە غەیری ئەوە هەر کەس داواکاری پێشکەش کردووە سڕیمانەتەوە. هەندێک کەس بە ناوی خەڵکی ترەوە تەقدیمی کردو ینی ڕقەمی خەڵکی تری بەکارهێناوە هەموو ئەوانەشمان سڕیوەتەوە کە زیاتر لە جارێک بۆ نمونە بەجارین بە ناوی بخۆی و داواکاری پێشکەش کردووە، جارێکی تریش هەر ناوی خۆی بەکارهێناوە بەڵام ژمارەیەکی تر هەموو ئەوانەشمان جارێکی تر سڕیوەتەوە. هەروەها احتیمالی ئەوماندانەوە ئەو کەسە ئەسڵەکەش تەقدیمی نەکردێ بۆیە هەر کەسێک بە ناوی خۆی و بە ژمارەی کەسێکی تر داواکاری پێشکەش کردوێ ئەوانەشمان سڕیوەتەوە. لە کۆتاییە هەموو داتاکە پوخت کراوە بەراوردی پێکراوە لەگەڵ داتاکانی کۆمیسیۆن. هەر کەسێک داواکاری پێشکەش کردوێ بە هەر ناوێک بە هەر ژمارە